سەرەتا بە ناوی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تۆند و تیژی دژی ئافرەتان و خێزان لە سلێمانی بە خێراتنی سەرجەمی وانە بەڕێزەکان و ئامادەبووانەکەین خۆشحاڵتان کردین بە ئامادەبوونتان لە پانێڵێکی تایبەتە. سەرەتایی پانێڵەکەشمان بە خولەکێک بۆ گیانی پاکی قوربانیانی تۆند و تیژی دەست پێکەین. To welcome you today for participating in this interesting and important workshop on the impact of media on GBV in displaced and host communities. سرتا بەڕێزتان بە خێراتنێکی گەرمتان لێ دەکەین بۆ بەشداریکردنتان و ئامادەبوونتان لەم وەرکشۆپەی ئیمڕۆدا کە لەژێر ناونیشانی کاریگەری میدیا و ڕاگەیاندندا لەسەر توندوتیژی لەسەر بنەمای جەندەری لە ناو کۆمەڵگەی خانەخوێ و کۆمەڵگەی پەنابەران و ئاوارەکاندا. خۆشتان دەزانن کە تایتڵی سەرەکی و ناونیشانی سەرەکیەکەی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی جیهانی بریتی بوو لەوەی کە نەهێشتن و کەمکردنەوەی توندوتیژە لەسەر بنەمای جەندەری لە هەموو چین و تۆژەکان و کۆمەڵگەی خانەخوێ و کۆمەڵگەی پەنابەران و ئاوارەکاندا و ئیمڕۆ باسی ئەوە دەکەین کە چۆن میدیاش دەتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێت لەو کەمکردنەوەیەدا و لە نەهێشتنی توندوتیژی لەسەر بنەمای جەندەری. من ئەمڕۆ لە شێوەی ژمارە شێوەیەکی ئاماریانە بتوانم خوێندنەوەی بۆ توندوتیژیانە بکەم کە ئێستا وجودی هەیە. بەڕێزان سەرەتا هەموو زانیاری بۆ ئێوە بەڕێز ئەو داتایانی وەرگیراون بەشێکی لەو داتایانی کە لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لە سلێمانی تەسجیل کراوە. قسە لەسەر ئەو داتایانەکەی وەک بەشێکی نەکەوی. ئەو کێشانەی کە لەناو کۆمەڵگەی ئێمە لەناو خێزانەکانی ئێمە هەیە و لەویا وجود ئەبێت و تەسجیل ئەکرێ بریتین لە کێشانە. تقریبا زۆربەی زۆری و کێشانە بەم شێوازە تەسجیل دەکرێت لەژێر ناونیشانی توندوتیژی خێزانی بەکارهێنانی مادەی ڕۆژبەرە بڵاوکردنەوەی وێنەکە تۆڕی کۆمەڵایەتی هەڕەشەی کوشتن جیاوبوونەوە زامدارکردن شەڕکردن بە زۆر مەشروعدان تقریبا 33 جۆر لە کێشەی کردناو خێزانەکانی ئێمە هەیە کەواتە هەر لە جۆری ئەم کێشانەوە ئەومان دەرەکەوێت کە خێزانەکانی ئێمە بەدەر نین لە توندوتیژی. ئەگەر ئەمانە وەکو هەرێکێک لە کەیسی تایبەتی خۆی قسەی لەسەر بکەین جۆری سەرجەم کێشەکان تەنیا لە 3 ساڵە وەرگیراوە. ساڵی 2022 هەمووی ساڵەکە نیە تەنیا 10 مانگی ساڵی 2022 ساڵی 2020 ساڵی کەرەنتینە و نەخۆشی کۆڕۆنایە ڕێژەکە زۆر جیاوازترە لە 2 ساڵی دواتری. لە ساڵی 2021 کەمێک لەو ڕێژەی 2020 کەم بۆتەوە ئەمە ئەوە ناگەیەنێ ڕێژەکە کەمترە بەرەو کەمبوونەوە ڕێژوە. لە ساڵی 2022 3668 ئەمە 2 مانگی مانگی دەی 2022 ئێستا تەواوی ساڵەکە لەسەری وەربگیرەوە. ئەمە جۆرێک لە شێوازی کێشەکانە. جۆری دووهەم ئەو سکاڵانەیە کە لەناو مەڵبەندەکانە ئاڵێن تەسجیل ئەکرێت ئەوان لەناو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە ئەوەیش تریش سکاڵاکانە کە وجود هەیە. بەڕێزان لەسەر ئەو 33 جۆر کێشەی کە هەیە لەناو پێشتر باسمان کرد کۆمەڵێک کێشە زۆر سەختتر و دیارترن زۆر جیاوازترن. ئەگەر سەیری ئەم سلایدە بکەین جۆری کێشەکان کە زۆر سەهەڵەکرێت توندوتیژی خێزانی بۆ هەر 3 ساڵەکە لە پلەی یەکەمانە. یعنی کەواتە خێزانەکانی ئێمە پڕن لە کێشە پڕە لە توندوتیژی ناتوانین بڵێن خێزانەکانی ئێمە ئارام و سەقامگیرن. سیستەمێکی تایبەت بەخۆی هەیە جۆری توندوتیژەکانیشی تیادیاری کردووە. بەپێی سیستەمی GBV-IMS 6 جۆر توندوتیژیکە دەستنیشان کردووە. کاتێک هێماڵی بەڕێوەبردنی کەیس واتە ئەو کەیسی کە چاپێکۆپی لەگەڵەکرێن بەپێی ئەو چیرۆکەی کە ریپۆرتێکە بەڕێوەبەری کەیس ئەو توندوتیژە ئەچێتە ناو کام تەصنیفێن کە تەصنیفەکانی بەپێی GBV-IMS لاقەکردنە دەستدرێژی سێکسێ دەستدرێژی سێکسی ئەگەر هەوڵ بۆ لاقەکردن بیان هەر توندوتیژیەکە جۆرەڵی شێوە ئامێزێکی سێکسی بێتەوەنێ لە هەمان کاتە بە زۆر بەشودان یان بە زوو بەشودان بێبشکردنە لە سەرچاو و داهاتە کەمانش جۆری لە توندوتیژەکانە. توندوتیژی جەستەیە لە هەمان کاتیشدا توندوتیژی دەرونیە. ئەم 6 تەصنیفە بەپێی ئەو داتایانەی کە کۆ بێتەوانێت هەرێکێک بەوانە کە چ جۆرە توندوتیژیەک بۆڕێ بێتوانێت ریپۆرت دەکەێت. کۆرۆنا و کۆڤید-19 جۆرێک لە توندوتیژی دەرونی بۆ ڕەنگاریەکی بەزرا
ئێمە لە توندوتیژە دەرونیەکان هەر توندوتیژەیە کە ئاماژەیەک وایە سوکایەتی وایە قسەکردن وایە ئیمادکردن وایە ئەچۆ ناو توندوتیژی دەرونیەکان بەڵام لەگەڵ هاتنی سەرهەڵدانی کۆڕۆنا و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 تەنیا قەیرانی دارایی و قەیرانی سیاسی و کێشەی خێزانی نهێنە ناوەندەکانی ژیانی ڕۆژانەکانمانی ئێمە زانین لە کاتی کەرەنتینە زۆری دامەزراوەکان وەستا خێزانەکان بێداغاتمانەوانە لە هەمان کاتدا پەنابەرانیش بەشێکە لەناو ئەم کۆمەڵگایە بەکارەکەن کە تۆ دامەزراوەکان داخرە و کارنەما پەنابەرانیش بێگومان ئەوانیش بێکاری کەم دەرامەتی ڕوبەڕووی ئەوان بوانێ و چ لەناو کەمپوو چ لەناو دەرەوەی کەمپەکانی بێتوانێت ئەو توندوتیژەیەکی هێنایە لەناو سیستەمی جیبیان ئێستاوانی کە تا ئێستاش بەداخوانیانی بە توندوتیژەیەکی سەربەخۆڕی بۆ ناکرێت لەژێر چەندی توندوتیژی دەرونی ریپۆرتەکەین کە بیئوترێ سایبەر ڤایۆلەنس سایبەر ڤایۆلەنس واتە توندوتیژی ئەلکترۆنیەکان بۆ نمونە ئێمە ئەمانێکمان بەرچاوکەوە کە بڵاوکردنەوەی وێنە و فۆتۆکان لەبەرەوە بۆیە دەست پێ بۆ گرتم ئەشتێ تۆڕە کۆمەڵایەتەکان خێر و بەرەکەت بێ بۆ زۆریمان بەڵام بۆ ژمارەیەکمان بۆتە ئەوەی کە بوون بە قوربانی یان بوون بە ڕزگاربێکی توندوتیژی بۆیە ئامارەکانی من لە دوو مانگی کۆتایی 2019 تاکو مانگی دەی 2022 کە بەپێی ساڵەکان جا کردوتەوانی و زۆرینەی تایبەتە بە بەنابەران لێرەدا بینیمان کۆمەڵک ئاماری تایبەت بوومە بەرسەخرایە ڕوو سەبارەت بە توندوتیژەکانی خەزان و سەبارەت بە ڕۆڵی ڕاگەیاندن و ڕۆڵی ڕاگەیاندن و سۆشیال میدیا کە چ کاریگەریەکی هەیە لەسەر ژیانی تاک و هەم خێزان و کۆمەڵگاش دوجار ئامارەکانمان بینی کە لە ئاستێکی بەرزا بوو و ئەو ئامارەی کە زۆر جێگەی داخ بوو ئەوە بوو کە توندوتیژیەکان لە ڕێگەی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە هەڕەشەیەکن بۆ سەر ژیانی تاک بە تایبەت ژنان چونکە هەمیشە ژنان قوربانین بۆ بابەتە توندوتیژیەکان و قوربانیشن جارێکی تر هەم بە ژیانی خۆیان هەم بە پێگە و بە ناونیشانیان سەبارەت بە ناونیشانەکانی توندوتیژی خەزانی یەکێک لەو خاڵانێک کە بەداخەوە نەرێنی بوو لێرەدا بینیمان ئەوە بوو ژمارەیەکی کەم لە ڕاگەاندن کارەکان کە تایبەتە ئەم پرسە تایبەتە بە شێوەیەک لە شێوەکان بەکاری ئەوانەوە کەمتر ئامادە بوون کەمتر ڕۆڵیان هەبوو لێرە کە خۆی ئەمە لە خۆیدا پرسیارێکە ئاخۆ بۆچی ڕاگەاندن کارەکان نانەوێ هاوکار بن پاڵپشتیەک بن بۆ کەمکردنەوەی توندوتیژی یاخود بۆ بڵاوکردنی ئەو هۆشیارێک کە پێویستە بە هەمووان وەک بازنێکی داخرا هاوکار بینتیایە بتوانین ئەم بابەتی توندوتیژی خێزانی و بابەتی بڵاوکردنەوەی وێنە و بابەتی کوشتنی ژنان ئەم پرسانە لە چوارچێوەیە کابێ هەتا بتوانین بازنەکەی کەمترکەینەوە و ئاستی هۆشیاری تاک بەرزتر بێتەوە و نەگاتە ئاستێکی توندوتیژی بەرامبەر هەم ژنانش و هەم قوربانیەکەش دواتریش پیاوان و بە ئەندازەیەکی تر کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی لە ڕاستیدا ئەم بابەتی توندوتیژی بەیوەز نیە بە چەند ڕۆژێکی دیاریکراوی ساڵەوە چونکە بە درێژایی ساڵ ژنان ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە ژنان هەمیشە باج و قوربانی درن بۆ ئەو توندوتیژیانەی کە لە کۆمەڵگەی پیاوساراریە بەرامبەریان دەکرێت و هەمیشە باجەکانیان یا کوشتن بووە یاخود هەڕەشەکردن بووە یاخود بە زۆر بەشودان بووە یاخود ئەنجامدانی توندوتیژی جستەی و دەرونی بووە کە بە شێوەیەک لە شێوەکان قوربانی دەرەکات بە نمرەیەکی ژنانن بۆیە ژنان هەمیشە بوونەتە قوربانی بۆ بڵاوکردنەوەی هەموێنە بێ یان هەر بابەتێکی گزارش بێ بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان دوجار قوربانیەکان هەڕەگەزیمێن.